لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حال من لواني بيانصات نوت دو لوانكاني تفسير قرآن بيروز بيم وخزمتان ومن بس رزامن دي رب العالمين وهي وادان اوي ازي السودي لور بقدن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولقد أرسلنا إلى أمم من قبلك فأخذناهم بالبأساء والضراء لعلهم يتضرعون. والله خوش وستان رب العالمين لردا باز لسنتك خوي دكا لسنني كوني لسنتكاني لتعامل كردني لقلب بشريات دفرمي ولقد أرسلنا إلى أمم من قبلك واتە لە پێشە تویە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەران مان ڕەوان کرد لە بۆ ئوممەتەکانی دیکەی پێشی ئەو ئوممەتەی کەوا ئەتوو لە بۆیان ڕەوان کرای ئیتر کاتێکەوان بە درۆیان زانی باوەڕیان پێنەهینا فەئەخەذناهم بالبەئساء والضەڕاء ئیتر خوای گەوردە فەرمی بەئساء و ضەڕاءمان هینا سەریان ئەنواعی ناخۆشی لعلهم يتضرعون تاوكو بتماي اوي كوا اوان بقرين وزليلي بنوين لبو رب العالمين بليتر دفرمي ولقد ديار وبابلين لا مكا توكيدي قسمي قدي تحقيق بالتأكيد وبالتحقيق أرسلنا إلى من قبلك واتبي غنبران من روانكر لبو أمتكاني بيشي أمتينغو ديار اوان کاتێکەوە پێغەمبەرانیان بە درۆ زانی و گرنگیان پێنەدان و ڕوویان تێنەکردن ئیمانیان پێنەهینا لەبەر ئەوەی ئەوان لە کاتێکدا کە پێغەمبەرانیان لۆ هاتن لە کاتی خۆشیدا بوون ناز و نعمەتی خوا بەسەریاندا زۆر بوو ئیتر ڕەب العالەمین وەکو عیلاجێک لە عیلاجەکان کە تاوەکو بگەڕێنەوە دەفەرمی فەئەخەذناهم بالبەئساء والضەڕاء واتە ناخۆشیمان هێنا سەریان بەئسا زیاتر ئەو ناخۆشیانەیەکەوە لە خارجی نەفسی خۆت بەسەر دێ وەکو نەبوونی وەکو گرفت و مەشاکل ضەڕا ئەو نەخۆشیانەیە یاخود ئەو ناخۆشیانەیەکەوە لە خودی خۆت تووشت دێ لە خودی جەستەت واتە نەخۆشیە یان لە دەستدانی خۆشەویستێکتە ئەوانە هەمووی پێدەگوترێت ضەڕا کەواتە ئەنواعی ناخۆشیمان هێنا سەریان ئەو ناخۆشیانی کە لە دەرەوەی جەستەی خۆیانە ئەوجە لە ماڵیانە ئەوجە لە هەر شتێکی دیکە لە نەبوونیە و ئەروها نەخۆشی و بابرێن مردنی کەسانێکی عەزیز و نزیک لێە خۆی گەورەتر ئەوانەمان بەسەریان هێنا لعلهم يتضرعون تاوەکو ببیتەمای ئەوەی کەواتە لعل لە بۆ تەڕەجیە لعلهم تاوكو ببتماي تضرع تيا أي يتذللون ويتخضعون ويتخشعون لربهم تاوكو زليلي بنوين لبو پروردگاريان تاوكو بقرينوا وتوبة بكن بقرينوا لو قناو تاوانو كفريكوا لسريدان لبروي نفسيتي همو إنسانيك لأصلوا لفترتوا هەروە خۆڵقێنرا لە کاتی ناخۆشی و لە کاتی تنگانەدا زیاتر ئەو فترەتەی خاوێن دەبیتەوە ئەو گوناه و تاوانەی کەوا بوویتە سەبەبی ئەوەی پەردەیەک لەسەر فترەتی دروست بکە لە کاتی ناخۆشی ئەو پەردەیە لا دەکەوت دێتەوە سەر ئەسڵەکەی خۆی و دەگەڕێتەوە لای پەروەردگاری کەواتە بەعام ئینسانەکان لە کاتی ناخۆشی و تنگانەدا دەگەڕێنەوە ئیتر خوای گەورە سوبحانە وتەعالا ڕەحمەتەن بهم کاتێکەوە پێغەمبەرای لۆ ڕەوانە کردینە ئەوانیش بە درۆیان زانینە و ئیمانیان پێنەهیناینە ناخۆشی هینایتە سەریان تاوەکو ببیتە عیلاجێک لە بۆی کەوا بگەڕێنەوە
لعلهم يتضرعون ديارة تضرع وكزانان دفرمون لتسيو هاتيا من خضوع ولد البهيمة الرضيع ليمتص حليب أمه من ضرعها يتضرعون كواتا لويا وهاتيا لضرع حيوان كاتي كوا بتكي هر حيوانك كاتي كوا سري شور دكاتوا لبو بنزجي دايتشي تاوكو لا گوانی ئەو دایکەی خۆی لە ضڕعەکەی شیر بمژی ئیتر ئەو سەردانواندنەی لە بۆی کەوا شیر بخوا پێیگوترێت تەضەڕوع ئیتر تەضەڕوعیش لێرەدا لە مانای لوغەویەکەی لەوەوە هاتیە کەواتە زەلیلینواندن و سەرشۆڕکردن لە بۆ خوا لە بەرەوەی زۆر محتاجی بەخوا سبحانه وتعالى ئیتر وەکو با بڵێن شێوازێکە لە شێوازەکانی تەئدیبی رب العالمین لە بۆ بەندەکانی کاتێکەوە ئەو ئینسانە سەرکەش دەبی مەغرور دەبی بە ناز و نعمەتەکان طغیان دەکا کەلا ئین الئینسانە لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا کەواتە کاتێکەوە بە ناز و نعمەتەکان طغیان دەکا وا خۆی دەبینی کە ئیستغنای لە رب العالمین کردێ پێویستی پێ نییە خوای گەورە تەئدیبی دەکا سبحانه وتعالى بە ناخۆشی بە مصیبات بە نەخۆشی تاوكو إنسان لعلهم يتضرعون تاوكو بقرينوا بلام آية همو جاري أو علاجة نتيجة دبي كوا أصل ونتيجة بي أجو إنسان توزق عقله هوشي هبي أجر أو إنسان خيري بيو ما بأصل وبقريتوا خوي يقول لدواي ودفن فلولا إذ جاءهم بأسنا تضرعوا دفرمي لكاتي كوا بەس و ناخۆشی و موسیبەتی ئێمەیان هاتە سەری کاتێکەوە عەزابی ئێمەیان هاتە سەری کە وەکو گوتمان لە بۆ تەئدیبە دەبوایە تەضەڕوع بکەن واتە بگەڕێنەوە زەلیلی بنوێنن تەوبە بکەن بەڵام فەلەولا ئیذ جاءهم بەأسنا تەضەڕعوا ئاوایان کرد نەخێر وایان نەکرد وەلاکن قەسەت قولوبهم کەواتە لەولایەکە لە بۆ ئەوەی بوو دەبووە هیچ عذریان نەمینە لە کاتی ناخۆشی ئەگەر بە ناز و نعمەتەکان مەغرور بووینە بە ناخۆشی دەبووە بگەڕێنەوە بەڵام ئەو ناخۆشیش تەئسیر لێ نەکردن ولكن قەسەت قولوبهم سبحان الله کەواتە ئەو ناخۆشیش نەبووە مانەوەی کەوا دڵە ڕقەکانیان نەرم بکاتەوە دڵە ڕقەکانیان نەرم بکاتەوە و تەضەڕوع و زەلیلی بنوێن لە بۆ رب العالمین وزين لهم الشيطان ما كانوا يعملون إتر شيطانيش أو كارو كردو خراباني لو رازان نوكوا ديان كرد كواتا أصل وايا وكو قلت ما كاتك وإنسان لكاتي بابني نازو نعمت دايا لخوشي دايا خوي لبيرتو ورب العالمين لبيرتو دلكي رقبوا لبرأوي خريجي معصية قناه تاوانا كاتك مصيبت ديت سري أصل وبقريتوا دلكي نرم بيتوا توبة بكا وبقريتوا يا رب العالمين بلام دفن فلولا إذ جاءهم بأسنا تضرعوا دبوا بقرينوا ولكن بلام وايا نكر قست قلوبهم دلكان يا رغبوا خيري بي ونمابوا وزين لهم الشيطان ما كانوا يعملون شيطانيش أو كارو كردواني لو رازانوا كأوان ديان كل خرافكاري سألير دا ملاحظيك لێردا خوای گەورە وەزەیەنە لەهم الشەیطان شەیطان کاروکردەوە خراپەکانی لۆ ڕازاندنەوە کاروکردەوەی خراپ ئەسڵ وایە بەخۆی شتێکی بێزراوە لای هەموو ئینسانیش خاوەن عەقڵ و خاوەن فیترەتی خاوێن کاروکردەوەی خراپ سووئە خراپە بە خراپ دێتە پێشچاوی هەموو کەسێکی هۆشمەند و عاقڵ و فیترە خاوێن بەڵام شەیطانە دەیڕازێنیتەوە کەوا بە جوان نیشانی دەدا ئەو فسوق و عسیان و دەرچوون و سەرپێچی کردنە لۆی دەڕازێنیتەوە ئەنواعی ناوی لێدەنێ ئەنواعی ناوی سەرنجڕاکێشی لێدەنێتن جا لێرەدا ئەگەم لا حەزە بکەین خوای گەورە دەفەرمی شەیطان کاروکردەوە خراپەکانیانی لۆ ڕازاندیتەوە لە هەندێک جێگایانش رب العالمین دەفەرمی با بڵێن کە لێرە تەنسیبی سەر شەیطانی کرد لە جێگای کە لە بۆ نمونە هەر لە سوورەتی الأنعام دەفەرمی كذلك زينا لكل أمة عملهم دەفەرمی ئێمە کاروکردەوەکانیان لۆ دەڕازێنینەوە
ئایا کو تێک دەکاتەوە ئایا شەیتان دەیڕازێنتەوە یان ڕەب العالەمینە بۆیان دەڕازێنتەوە لە وەڵامدا دەفەرمون لە قورئانی پیرۆز تەزیین و ڕازاندنەوە بە چەند شێوەیەکی باس کرا هەندێک جار درایتە پاڵ شەیتان وەکو ئاەتی لە خزمەتی داین هەندێک جار درایتە پاڵ خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو ئاەتی دووەم هەندێک جاریش درایتە پاڵ بەشەرە لە بۆ هەندێک بەشەر کە کارکردەوەی خراپ دەڕازێنتەوە وكذلك زين لكثير من المشركين قتل أولادهم شركاؤهم كدين إن شاء الله هذا سورة الأنعام باسي دەکەین کەواتە ئەوانەی کەوا بابڵێن هاوبەشی یەکترین لە خراپەکاری لە بۆ یەکتری کردەوەی خراپ دەڕازێنەوە و هەندە زاریش بە مەجهولی باز دەکرێت وكذلك زين للمسرفين ما كانوا يعمل لسورة يونس زين للمسرفين دەڕازێن درێتەوە لە بۆ کەسانێکی سنوور بەزێن ئەو کارکردوانەی کە دەیکرد جا لێرە دەڵێ تەزیین چەند معنایەکی هەیە ڕازاندنەوە چەند معنایەکی هەیە حەسەب ئیستعمالی ئەو کەلیمەیە لەو جێگایی کەوا بەکار هاتیە لەلایەن لوغەتەوە طبعا دەڵێ یەکەمە ئیجاد الشەیء حەسەنەن مزەیەنەن في نفس الأمر هەندێک شت بە فعلی یعنی لە دروستکردنەکەی بە جوانی دروست کرایە ڕازاوەیە وەک خوای وەلەقەد زەیەنە السەماء الدونیا ئاسمانمان ڕازاندیتەوە واتە هەر لە ئەسڵی دروستکردنەکەی خوای گەورە بەو شێوەی ئیجادی کردێ و خەڵقی کردێ بە جوانی ئەوە یەک دوو جعله مزينا من غير إيجاد كتزيين الماشطة للعروس بەخۆی لە ئیجادەوە جوان نییە لە ئەسڵەوە جوان نییە بەڵام کەسێک دێ جوانی دەکا وەکو با بڵێن ئەو کەسەی ئەو ئافرەتەی کەوا بووکێک دەڕازێنیتەوە لە ئەسڵەوە جوانی بەڵام ئەو دەیڕازێنیتەوە سێیەم با بڵێن نەوع بە مانای سێیەم جعله محبوبا للنفس مشتهى للطبع هەندێک شت هەیە با بڵێن وای لێ بکە کەوا لە لای نەفسی ئەو کەسەی لە لای نەفسی مقابل خۆشەویست بی بطبيعات اجتهاي بك وإن لم يكن في نفسي كذلك أجرتي لخدي خوشي بوشي ويني كوا نفس إنسان بابلين نفس الطبيعات لو بروا إتر دفن فهذا إن كان بمعنى خلق الميل في النفس والطبع لا يسند إلا إلى الله كواتا أجر قضيك بمعنى خلق الميل في النفس والطبع وتهر خواي جور سبحانه وتعالى لنفس طبع إنسان واي دروست کردێکەوە ئەو شتە ڕازاوە ئەو شتە جوانە واتە نەفسی ئینسان وا خەڵق کردێ معجبە بە فلانە شت ئەوە دەگەڕێتەوە لە لای رب العالمين لأنه الفاعل له حقيقة لإيجاده لا الله سبحانه وتعالى أو نفسه بوشي دروست کردێکەوە فلانە شت پێ جوان لە پێش چاوی بە جوان خەڵقی کردێ وإن كان بمجرد تزويره وترويجه بالقول وما يشبهه كالوسوسة والإغراء بەڵام ئەگەر مەسەلەکە تەزویر بی حقەت شتەکەی جوان نەبی بەڵام کەسێک بێ بیڕازێنێت وەکو شەیطان بە وەسوەسە و بە هەڵخەڵەتاندن فهذا لا يسند إليه تعالى حقة ئەوە لە بۆ خوای گەورە ناگەڕێتەوە لە بۆ نادرێتەوە پاڵ رب العالمین بەڵکو دەدرێتە پاڵ شەیطانەکانی ئینس و جین شەیطانی ئینس و جین دائما ئەو شتانی کەوا لە خودی خۆیان قەبیحن ئەوان دەیڕازێننەوە لە پێش چاوی ئەو کەسانی کەوا پێیان هەڵدەخەڵەتین کەواتە لە هەندە جێگان شۆ گوتمەکەوە زوینە للمسرفین باس نەکرایەوە چێ تەزیینی کردێ دەڵ لە هەر جێگایکی کە لە سیاقی ئاەتەکەی لەگەڵ کامەی زیاد دەگونجێ دەدرێتەوە پاڵوی بە هەر حاڵ بەگشتی دەتوانین بڵێن تەزیینی رب العالمین ئەو مەخلوقاتەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە خەڵقی کردێ بە جوانی خەڵقی کردێ ئەو هەر بە فعلی جوانە و نەفسی بەشەری شوا لێ کردێکەوە جوانی پێجوان بی و لە ڕێگای حەلالیش داوای بکاتن لە ڕێگای مباح و حەلال داوای بکە ئەو لەلایەن رب العالمین بەڵام ئیشی شەیطان چییە؟ ئیشی شەیطانەوەی کەوا شتێکی قەبیح ناشرین دەکات یوزەین القەبیح شتێکی قەبیح و بێزرا و با بڵێن دەڕازێنیتەوە کەسانێک هەڵدەخەڵەتێن بۆی ئەو شتە بێزرا و قەبیحە شتێکی جوانە و پێی هەڵدەخەڵەتێ و ئەنجامیدا ئیتر بەو شێوەیە ئەو نەوعە جوانیە یاخود ئەو نەوع ڕازاندنەوەی دەدێتە پاڵ شەیطان وەکو لێرەدا لەو ئاەتەی خوای گەورە دەفەرمێ وەزەیەنە لەهم الشەیطان ما كانوا يعملون کەواتە ئەوان کە دڵیان ڕەق بوو ئیتر ئەو کار و کردەوە خراپانەی کە ئەوان دەیان کرد کە ئەسڵ وە ئینسانی عاقڵ و هۆشمەند
بە خراپی تێبگا و بێزی لێ بکات و ئینسانی مسلمان کاتێکەوە ئیشێکی خراپ دەکات تەمان معسووم نییە غەیری پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسەلام ئیتر کە ئیشێک خراپ دەکات هەز دەکات ئیشێک خراپی کردێ ئەویشە بێزراوە بێزی لە خۆی دەبتەوە کۆ ئەویشەی کرد بەڵام کاتێکەوە ئەو ئینسان دڵی ڕق بوو خێری پێوە نەما ئیتر شەیطانیش لۆی دەڕازێنێتەوە بە شێوەیەکی وە ئەویشە ناشرین و قەبیحانە زۆر بە جوان دێتە پێشچاوی لێیە بەردەوام دەبی لەسەری هەتاوەکو لە نەتیجەدا پێی بە هیلاک دەسی لە دنیا و لە قیامەت خوا پەنامەدا بەڵێ تر لێرەدا خوای گەورە سونەتێک لە سونەتەکانی خۆی باز دەکاتن کاتێکەوە خوای گەورە پێغەمبەرانی ڕەوان کردێت بۆ قەومانێک بەڵام ئەوان کە بە درویان زانی خوای گەورە وەکو تەئدیبێک و عیلاجێک ناخۆشی نادیتە سەریان تاوەکو تەضەڕوع بکەن و بگەڕێنەوە بەڵام زۆرێک لەوانە کاتێکەوە ئەو ناخۆشیانیان هاتیتە سەری لە جیاتی ئەوەی تەضەڕوع بکەن و بگەڕێنەوە بەڵکو دڵەکانیان ڕق بووە و شەیطانیش کاروکردەوە خراپەکانی لۆ ڕازاندینەوە لە نەتیجەدا چی بەسەردێ وەکو لە دوو ئاتی دواترێ خوای گەورە تەکمیلەی باسکردنی ئەو سونەتەی خۆی دەکا لە تەعامل لەگەڵ بەندەکانی لەبەر تەوابوونی کات دەوەستین بە پشتوانی رب العالمین لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون